ئەمڕۆ زیاتر لە 4 ساڵ لە هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکۆزیرانێکی خۆڕاگر لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا توانیوەتی کۆمەڵێک پلان و پرۆژە بۆ بنیادنانی کوردستانێکی بەهێزتر و ئاوادانتر بەڕێوە ببات. لە 4 ساڵەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا کۆمەڵێک سێکتەر و کەرتی گرنگکەن کە پێشکەوتنی زۆریان بەخۆیانەوە بینیوە یا هاوڵاتیان چاوەڕێ دەکەن کە زیاتر پلان و پرۆژەکان لە بوارەکاندا پەری پێ بدرێت. یەکێک لەوانە کەرتی گەشت و گوزارە. دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان توانیوتی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا چۆن ئەم کەرتە بەرەو پێش بات. دیدگای حکوومەتی هەرێمی کوردستان بۆم بابەتە چی بووە؟ میوانێکی بەڕێزم لەگەڵ زیاتر لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز دلێر محەممەد بەڕێبەری گەشت و گوزاری هەولێر لەگەڵمە زۆر بەخێر بێ. سەرەتا مەوێت دیدگای حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی نوێم و ڕۆیای سەرۆکوەزیران بۆ پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بزانین چۆن پێشکەوتووە. بەڵێ ئەگەر سەرنجتان دابی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستپێکی کارەکانیدا یەکێک لەو پۆینتانەی کە بەلایەوە ئامانجێکی گەورە بوو لە کابینەی نوێم بریتی بوو لە دروستکردنی ژێرخانێکی بەهێز. ئەگەر سەرنجتان دابی لێک دنیا قەیرانی کە ڕوبەڕۆی جیهان و کوردستانیش بووە، بەڵام سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستبەرداری دروستکردنی ژێرخان نەبوو. ئێمە لە گەشت و گوزار بەشدار بن بۆ ئەوی بتوانین لەو ژێرخانە چەند ئەرکێک کەوتە سەرشانی ئێمە بتوانین وەکو خۆی جێبەجێ بکەین. لە دروستکردنی ژێرخانێکی بەهێز بوو لە دروستکردنی سەرچاوێکی ئابووری نانەوتی، چ لە دروستکردنی ژێرخانێک بۆ بەرەو پێشبردنی تواناکانی مرۆڤ و گەنجی کوردستان بۆ ئەو بتوانن لە کەرتی گەشت و گوزار خۆیان بەرەو پێشەوە ببەن و دەرفەتی کاریان بۆ بەرەخسەتن. لەو دوو ئاستا ئێمە بەتەواوی لەگەڵ ڕۆیای جەنابیان ینی هەوڵماندا بەشێک بن جێبەجێکردنی ڕۆیای جەنابیان. ئەوە لاچیان لای دووەم ئەگەر سەرنج دابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو خاڵانی کە بەلاوە گرنگە مەسەلەی جەودەیە، مەسەلەی دڵنیای جۆری کوالەتی. ئەگەر کوالەتیش ئیشێک کە دەیکە وەکو پێویست نەبێتن بێگومان لەگەڵ ئەو ڕۆیە و ڤیژنەیە کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی یەکانگیر نابی، پارالێل نابی. بۆیە ئێمە هەوڵمانداوە زۆرترین توانای خۆمان لەوەدا خەرج بکەین کە بتوان نزیک بنەوە لە جێبەجێکردنی و ئامانجانەیە کە بەڕێزان لە باشە. کەرتی گەشت و گوزار چۆن دەتوانێت بێتە سەرچاوەیەکی سەرەکی داهات؟ توانراوە لە ماوەی 4 ساڵەدا بۆم بابەتە چی بکرێتەمە یەکێک لە ئامانجە گرنگەکانی کابینەکەش بووە. بەڵێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوو بینیمان وێرای ئەو هەموو بربەست و تەنگژانێکی هاتنە پێش خۆگەر دەبێ هەموو خەڵکی کوردستان پرسیار لە خۆی بکاتن. ئەگەر ئەو قەیرانانە ڕووی لە هەرێمی کوردستان و دنیا نەکرد بە ئێستا کابینەی نوێم لە چێ بوون نەگە کۆڕۆنا نەبووایە ئێستا دەستکەوتەکانی کابینەی نوێم چەند بوو بۆ نەگەر دابەزینی نرخی نەوت نەبووە دەستکەوتەکان چەند بوو. گەشت و گوزارش بۆ خۆی بەشێکە تێیدا کە ئەگەر ئەو گرفتانە نەبوونە بێگومان ئێمە دەچینە قۆناغێکی دیکە. دەمەوێت بڵێم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هێندە گرنگی بە دروستکردنی دەرفەتی هەلیکار بۆ گەنجان هێندە ڕاستپاردەی ناردووە، هێندە ئەمری کردووە. ئێمە ئێستا لە چوارچەوەی یاسای گەشت و گوزار کە یاسایەکە لە پەرلەمانی کوردستان دەرچووە تا 75 دەستیکار لە بنکە گەشتیاریەکان دەبێت دەستیکاری خۆماڵی بی. بۆ نمونە لە هۆتێلێک، لە کافتریایەک، لە ڕێستۆرانتێک، لە بنکەیەک، لە کۆمپانیاکی فرۆکەوانی هەموو ئەو شوێنانە ئێمە بنکە گەشتیاریەکانمان ناچار کرد بە چوارچەوەی یاسا دەبێت 175 و بەڕێزانەی کە لەوێ کار دەکەن بابرندەستی کاری خۆماڵی بیتن. ئیدی پەیوەندی بە پێک هاتای ئاینی و نەتەوە جیاجیەکانی بەڵام دەبێت 175 دەستکاری خۆماڵی. ئەمە بۆ چیە؟ بە دوو ئاستا. ئاستا چەند بۆ ئەوەی کە گەنجی کورد خەڵکی کوردستان تەنها و تەنها ئومێدی بە کارکردن لە کەرتی گشتی نەبێتن. بەشی دومی پەیوەندی بە دروستکردنی ئەزمونێکی گەورەیە. ئەگەر سەرنج دابیتن ئێمە زۆر جار ئەو هۆتێلانەی کە برانداتی جیهانی هاتنە کوردستان ناچار بوون کە هۆتێلانە بۆ بەڕێبەردی هۆتێلەکانیان توانای مرۆییان لە دەرەوە دەهێنا بۆ ئەوی بەکاری بێن. بەڵام کاتی ئەو ڕۆیای سەرۆکی حکوومەت جێبەجێ دەبێتن دەبینی کە گەنجی کورد بۆ خۆی لە هاتووەکانی هێندە بەرەو پێش دەڕواتن دەرفەتی وا دروست دەبێت کە ئیدی لێرە بە دواوە زۆر جار ئەو حاڵتانە دووبارە نەبێت. ئەگەر ژمارەی دەمە جەنابێت لە 6 مانگی یەکەم ئێمە جگە لەوەی کە بۆ خۆی ژمارەی دەرفەتی کار لەو شوێنە گەشتیارانێک جارێکدار بەرزە، بەڵام لە ڕێگای ئێمە کە تیمەکانی پۆڵین و مۆڵەت و پشکنینی ئێمە بەردەوام بە دوایەچوونیان کردێت زیاتر لە 1500 دەرفەتی کار لە بەرەبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر بۆ گەنجان فراهم کرا کە ئەو بۆ خۆی ڕێژەیەکی دڵخۆشکەرە. ئەگەر سەرنجدا بیتن کە قسە لەسەر ژێرخان دەکرێت، ژێرخان کۆمەڵێک لێکەوتە. یەک لەو لێکەوتانە ئەوەیە کە خەڵک بتوانیتن ئیشێکی دەستکەوێتن پارە باسەوە ماڵەوە توانە کاشێکە بەرەو پێش بڕات. باش هەرێمی کوردستان ناوچێکی گەشتیاری دڵڕفێنە هەم بۆ وڵاتانی دراوسێ هەرێمی کوردستان هەم لە خواڕوو ناوەڕاستی عێراقەوە لە زۆر کات و بۆنەدا ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. بە بڕیاری سەرۆکی حکوومەت لەم کابینێدا بڕیار بوو کە ناوچە گەشتیاریەکان لەو شوێنانە هەم خزمەتگوزاریەکانیان هەم تابلۆکانیان بە زمانی کوردی بێت زیاتر گرنگی بە بابەتە بدرێت. ئەمە چەندە کاریگەری هەبووە، چەندە توانراوە جێبەجێ بکرێت وەکو خۆی؟ بزانە کەرتی گەشت و گوزاری یەکێک لەو گرنجانێک کە هەیەی بابەتی ناسنامە و شوناسە. ینی گەشت و گوزار کۆمەڵێک وەزیفەی هەیە ئەگەر سەرنجتان دابێتن
یەکێک لەوانەیە کە پەیوەندی بە شوناسەوەی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە ڕۆژی زمانی کوردی کۆمەڵێک ڕاستپاردەی هەبوو کۆمەڵێک لانی شتێدا بەشدار بوون یەکێک لەو لایەنانەی کە ئێمە گرت بابەتی زمانی کوردی کە پەیوەندی بە شوناسەوە چ جەنابی وەزیری شارەوانی گەشت و گوزار چ بەڕێز پارێزگاری هەولێر بەتوندی لەو بابەتە لەگەڵ ئێمە لەسەر خەت بوون ئێمە لە بەربەراتی گشتی و گوزاری هەولێر وێڕای ئەو شوێنانی ترگە بە خۆیان تابلۆی کوردیان هەبووە لە ماوەی 6 مانگی ڕابردوو 511 شوێنمان کردوتە تابلۆی کوردی لەگەڵ ئەو مێنوانەی کە دەبێت بە زمانی کوردی بن ئەوە لە ئاسی زمانە کوردی لە ڕێبەرە گەشتیاریەکان لە ڕێبەرە گەشتیاریەکان بەتەواوی ڕەچاو کراوە ئەمە جگەلەوەی بە جەناب باست لە ڕێکارەکان کە کاتێ بەڕێزێک لە ناوەڕاست و خواری و عێراق دێتە هەرێمی کوردستان لە دەستپێکدا بابرێن کەش و هەوایەکی کوردی دەبینیتن ئەوە ڕێک لە ئامانجە گشتێنێتەوە یەکان گیر دەبیتن ئەمە زۆر دەرباستەوە دەکەم کە ڕوویای سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کاری ئێمە ئاسان کردیە خۆگەڵ تێگەشتنە فراوانە نەبووە کە جەنابیان هەیەی لەوانە ئێمە تووشی کێشە و گرفتی گەورە بووبن بۆ نمونە ئەگەر ئەو حێز و بازوێ جەنابیان نەبێ بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی لەوەی ئێمە کە لە تیمی جەنابیان لە خوارەوە کار دەکەین ڕوبەڕوو فشاری قورس ببین بەڵام ئێستا خۆشبەختانە هیچ کەسێک ناتوانیتن بێ دەست لە بۆ بابەتێک باتن کە بابەتەکە یەکانگیر نەبی لەگەڵ بۆچوونی جەنابیان ئاستە نەتەوە یەکە لە گەشت و گوزار لە چوارچێوە ڕوئیای جەنابیان بە تەواوی جێبەجێ دەکرێت زۆر باشە باسی خزمەتگوزاریەکانیش بکەین زۆر جار خزمەتگوزاری لایەنێکی گرنگی ڕاکێشانی سەرنجی گەشتیارانە بۆ ناوچانەی کەیتر هەرێمی کوردستانیش هەیەی لە چ ئاستێکدا ئێستا چ ئاستەنگێکەیە لە بەردەم جێبەجێکردنی ئەو خزمەتگوزاریانە ئەگەر هەبێت بەڵێ ئەم لە قسەکانم باسم لە جەودە و لە دڵنیای جۆری حکوومەتی هەرێمی کوردستان لە کەرتی گەشت و گوزاردا کە جەنابتان دەزان دەستەی گەشت و گوزار استراتیژێکی داڕشتەیە کە استراتیژیەکە پەیوەندی بە داهاتووی گەشت و گوزارەوە هەیە ئەمە یەکێک لەو خاڵانی کاری لەسەر دەکەین بابەتی کوالێتیە یعنی ئەمە ئەگەر جەنابتان بڕۆنە هۆتێلێکی 5 هەستێرە لە شاری هەولێر بەراورد بکەین لەگەڵ هۆتێلێکی 5 هەستێرە لە بەغدا دەبینی ئاستەکە چەندە یعنی ما بەراوردەکەت بۆ ڕۆن دەبێتەوە هەموو ئەو پۆلینانەی کە لە ئاستی دنیا بۆ پۆلینکردنی هۆتێلێکی 5 هەستێرە لە بۆ خواردنگەیەک لە بۆ ڕێستۆرانتێک هەموو ئەوانە وەکو خۆی لە هەرێمی کوردستان بە باشترش جێبەجێ دەکرێتن باوەڕم پێ بکە لەو کەرتی گەشت و گوزارە ئێمە تابلێتمان هەیە بۆچوونی کەسی تەنها کە بۆچوونی کەسی خۆشم ناتوانم جێیکەمەوە ئەو تابلێتە کە هەیە هەموو بە پۆینتاتە پۆینتەکە کۆ دەکرێتەوە وەکو دەرەنجامی قوتابیەک چۆن قوتابێک لە قوتابخانە تاقیکردن و ئەنجام دەداتن پۆینتەکان کۆ دەبێتەوە لە ئاستی پۆلین دەدەچین بەستنتێ لە ڕووی جەودەوە ئێمە لە ئاستێکی باشدانە خزمەت گوزاریەکان کە جەودە بەشێکی تێدایە دوو لە ئاستی کار ئاسانکاریکردن ئەمە زۆر جار باستەوە دەکەم کە کەمکردنەوەی ڕۆتین لەو حکوومەتە گەشتە ئاستێکی زۆر باش جەنابی وەزیری شارەوانی گەشت و گوزار لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان زۆر بە ڕوونوڕوان بە ئێمەی گوتیە ڕۆیای سەرۆکی حکوومەت ئەوەیە ڕۆتین ئەگەر کەسێک بێت دەبێ بگۆڕێ ڕۆتین ئەگەر یاسایەک بێت دەبێت دەستکاری بکرێتن مەبەستیە بۆ ئەوەی ئەو ئاستە خزمەت گوزاریە لە هەموو لایەنەکان مافیم گەشت و گوزار دەبێت بێتە ئاستێکی زۆر کەم بۆیە لە ڕۆیای ئێمە کە ڕۆیای جێبەجێکاری ڕۆیای جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانین کارێک ئەگەر پێویست کە لێک ڕۆژتەوا بێ ئێمە لە 5 ڕۆژتەوا بکەین جۆرێکە لە گەندەڵی زۆر باشە ئەم بابەتانە کە باستان کرد لە بواری گەشت و گوزاردا تا چەندە کاریگەری هەبووە بەپێی ئەو ئامارانەی کە لەلاتانە ڕێژەی هاتنی گەشتیاران و بژانەوەی ناوچە گەشتیاریەکان و کاریگەریەکانی بەپێی لە بەراورد بە ساڵانی ڕابردوو تا چەندە پێشکەوتن دەبینی ئەو پرسیارێکی زۆر جوان و بەجێ و بە دیقەتە ئەرکی منیش ئاسان دەکات لە وەڵامدانەوە بینتان لە ڕۆژانی ڕابردوو لە کە جەژنی قوربان بۆ هەرێمی کوردستان باوەشی کردو بۆ چەند گەشتیار لە هەولێر زیاتر لە 143,000 گەشتیار هاتوتە ناو شاری هەولێر ئەو ڕێژە یەک لەسەر سێی بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردیە بێگومان بە ساڵانی زووتریش کە بەهۆی کۆڕۆنا ڕێژەکە زۆر لە خوارەوە بووە ئەو ڕێژەی بەرز دەبێتەوە لە ساڵانی داهاتوو دەبینین بەبێ ئەو استراتیژیەکە حکوومەت هەرێمی کوردستان هەیەی ئەمە خەون و خولیا و طموحمان ئەوەیە کە لە چەند ساڵی داهاتوو ڕێژەکە بنزیک بکەینەوە لە 20 میلیۆن دەکۆی کوردستان تەمان زۆر باشە بەڕێز دلێر محەممەد بەڕێبەری گەشت و گوزاری هەولێر زۆر سپاس لەگەڵ کوردستان زۆر سپاس